ڕێز و سڵاو بۆ ئێوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی ئاڕایانی هاوکارمان توێنێتەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ئەمڕۆی یەکشەممە. سەرەتا سەردێڕی چەند هەواڵ. بەیانیەی کۆمەڵێک لە چالاکانی مافی مرۆڤ سەبارەت بە گیانلەدەستانی گوماناوی بەختیار مەسعودی. پەسەندکردنی حوکمی سێدارەی شەریفە محەممەدی. کۆبوونەوەی ناڕەزایەتی دانیشتوانی شاری بابولسەر لە بەردەم فەرمانداری. بەردەوامی مانگرتنی کرێکارانی پترۆشیمی ڕازی و گیانلەدەستان و برینداربوونی دوو کرێکار لە شاری تارە. سەپاندنی سزای زیندان بەسەر ڕەحمان ڕەحیمپوور. بەپێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ، ڕەحمان ڕەحیمپوور هاوڵاتی خەڵکی شاری سەقز لەلایەن دادگای ئینقلابی ئەو شارەوە حوکمی 5 مانگ زیندانی تالیقی بەسەردا سەپێنراوە. ناوبراو ڕێکەوتی دێ بە فرامباری ساڵی 1403 هەتاوی بە هێرشی هێزانیەکانی کۆماری ئیسلامی بۆ سەر ماڵەکەی بەبێ بەڵگەی قەزایی دەست بەسەر و پاشان تەنانەت ئەو هێزانە دەستیان بەسەر هەندێک لە کەلوپەلە تاکە کەسیەکانیشی داگرتووە. ئەو هاوڵاتیە پاش زیاتر لە 50 ڕۆژ لێپرسینەوە لە گرتوخانەکانی ناوەندە ئەمنیەکان بە دانانی بارمتە بە شێوازێکی کاتی ئازاد کراوە. بەیانیەی کۆمەڵێک لە چالاکانی مافی مرۆڤ سەبارەت بە گیانلەدەستانی گوماناوی بەختیار مەسعودی. ڕۆژی چوارشەممە 22 گەلاوێژ کۆمەڵێک لە چالاکانی مافی مرۆڤ بە بڵاوکردنەوەی بەیاننامەیەک خوازیاری ڕوونکردنەوەی هۆکاری گیانلەدەستانی بەختیار مەسعودی بەندکراوی سیاسی پێشوو بوون. لە بەیاننامەکەدا ئاماژە بەوە کراوە کە لە ساڵانی ڕابردوودا ژمارەیەکی زۆر لە بەندکراوانی سیاسی لە ژێر ئەشکەنجەی هێزەکانی ڕژیم یان پاش ئازادبوونیان بەهۆی ڕووداوێکی نادیار و گوماناوی گیانیان لەدەستاوە. بەختیار مەسعودی لە ڕەوتی شۆڕشی ژن ژیان ئازادیدا لەلایەن هێزەکانی ئیدارەی دڵاتی شاری شنۆ دەست بەسەر کرابوو و پاش 67 ڕۆژ ئەشکەنجە و لێپرسینەوە بە دانانی بارمتەی 500 ملیۆن تمەنی ئازاد کرابوو. پەسەندکردنی حوکمی سێدارەی شەریفە محەممەدی. ئەمیر ڕەئیسیان پارێزەری شەریفە محەممەدی ڕایگەیاندووە کە حوکمی ئەعدامی ئەو بەندکراوە سیاسیە سەرەڕای نەبوونی بەڵگە و بە شێوازێکی نایاسایی لەلایەن دادگای باڵای وڵاتەوە پەسەند کراوە. شەریفە محەممەدی کرێکار و خەڵکی شاری ڕەشت ڕێکەوتی 14 سەرماوەزی 1402 هەتاوی بە هێرشی هێزەکانی ئیدارەی ئیتلاعات بۆ سەر ماڵەکەی دەست بەسەر و پاشان لەلایەن دادگای ئینقلابی ڕەشتەوە بە تۆمەتی شۆڕشی چەکداری دژ بە ڕژیم حوکمی سێدارەی بەسەردا سەپێنرا. جێگای ئاماژەیە ئەو ژنە چالاکوانە لە کاتی دەست بەسەرکردنیدا لەلایەن هێزەکانی ڕژیمەوە ئەشکەنجە و ئازارێکی زۆر دراوە و تەنانەت تا بێستا لە مافە سەرەتاییەکانی بێبەش کرا. کۆبوونەوەی ناڕەزایەتی دانیشتوانی شاری بابولسەر لە بەردەم فەرمانداریدا. ڕۆژی شەمە ڕێکەوتی 25 گەلاوێژ کۆمەڵێک لە دانیشتوانی شاری بابولسەر دژ بە خراپی دۆخی ژیانیان لە بەردەم فەرمانداری ئەو شارە کۆبوونەوە و خوازیاری بایەختانی ڕژیم بە دۆخی ژیانیان بوون. بەشداربوونی ئەو کۆبوونەوەیە ئاماژەیان بەوە کردووە کە ڕۆژانە بەهۆی کەمتەرخەمی ڕژیمەوە بۆ ماوەی زیاتر لە 6 تا 8 کاتژمێر ئاو کارەبا و ئینتەرنێتیان نییە و خوازیاری وەڵامدانەوەی بەرپرسانی پەیوەندیدار بوون. شایانی باسە ئەمە چوارەمین کۆبوونەوەی خەڵکی ئەو شارە لە هەفتەی ڕابردوودایە و ناڕازیان جەختیان لەسەرەوە کردوێتەوە کە تا کاتی وەدیهاتنی داخوازیەکانیان بەردەوام دەبن لە کۆبوونەوە. بەردەوامی مانگرتنی کرێکارانی پێترۆشیمی ڕازی. ڕۆژی شەممە کرێکارانی ئەرکان سالسی پێترۆشیمی ڕازی بۆ 8مین ڕۆژی بەردەوام کۆبوونەتەوە و دەستیان لە کار کێشاوەتەوە. بەپێی راپۆرتەکان حراسەتی ئەو شرکەتە هەڕەشەی سازکردنی دۆسیەی لە ناڕازیان کردووە و تەنانەت ڕێگەی نەداوە هەندێک لە کرێکاران بچنە ناو شرکەتەکەوە. هەروەها جێگای ئاماژەیە کە لە ڕۆژانی ڕابردوودا دوو کرێکاری ناڕازی ئەم شرکەتە بە ناوەکانی ئەحمەد ئەساکەرا و ئەحمەد ڕاشدی لەلایەن هێزەکانی ڕژیمەوە دەست بەسەر کرابوون و تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە سەبارەت بە دۆخی تەندروستیان هیچ زانیاریەک لەبەردەستانی.
گیانلەدەستدان و برینداربوونی دوو کرێکار لە شاری تاران. ڕۆژی هەینی 24 گەلاوێژی 1404 هەتاوی کرێکارێکی خەڵکی ئەفغانستان بەهۆی نەبوونی ئیمەنی شوێنی کار گیانی لەدەستا و کەسێکی دیکەش بریندار بوو. بە پێی راپۆرتەکان ئەم دوو کرێکارە بە ناوەکانی گوڵاقا نەزەری و عەلی نەزەری هاوڵاتی ئەفغانستان لە کاتی خاوێنکردنەوەی شوشەی بورجی کیان لە شەقامی وەلی عەسری تاران بەهۆی خراپی باڵابەر تووشی ڕووداوی کار بوون و کرێکارێکیان گیانی لەدەستا. کۆبوونەوەی ناڕەزایەتی کامیۆنداران لە بێهبەهان. ڕۆژی شەممە کۆمەڵێک لە کامیۆندارانی شاری بێهبەهان سەر بە پارێزگای خوزستان دژ بە نەبوونی بار لە بەردەم فەرمانداریە و شارە کۆبوونەتەوە. ناڕازیان ئاماژەیان بۆ کردووە کە بەهۆی پچڕانی بەردەوامی کارەبا چالاکیەکانی شرکەتی سیمانی ئەو شارە ڕاوەستاوە و بۆ هۆیەوە بار نییە. ئەم کێشەیە ژیانی کامیۆندارانی ئەو شارەی تووشی کێشە کردووە و لە دۆخێکی خراپدا دەژین. جێگای ئاماژەیە کە لە مانگەکانی ڕابردوودا زۆربەی پیشەکان لە ئێران بەهۆی نەبوونی ژێرخانی پێویست داخراون یان تووشی کێشە بوون و بەرهەمهێنانی هەندێک لە کاڵاکان بە تەواوەتی ڕاوەستا. و دوایین هەواڵمان سەبارەتە بە مانگرتن لە خواردنی بەندکراوێک لە زیندانی لاکانی ڕەشت. حەمزە دەروێش بەندکراوی عەقیدەتی ڕاگیرا و لە زیندانی لاکانی ڕەشت بۆ ماوەی 14 ڕۆژە دژ بەوەدی نەهاتنی داخوازیەکانی مانی لە خواردن گرتووە. ناوبراو ساڵی 1393 هەتاوی پاش گەڕانەوەی لە تورکیا دەست بەسەر کرا و پاشان بە تۆمەتی هاتوچووی نایاسایی لە سنوورەکانی ئێران هەوڵی تێکدانی ئەمنیەتی وڵات و هەروەها بێڕێزی بە خامنەیی سەرجەم بە حکمی 18 ساڵ زیندانی تەعزیری مەحکوم کرا. ئەو بەندکراوە ڕێکەوتی 11 گەلاوێژ بەهۆی ڕاگررتنی نایاسایی لە زیندان و بایەخنەدان بە داخوازیەکانی مانی لە خواردن گرتووە و ئێستا لە دۆخێکی زۆر خراپدا دەژیت. بینەرانی خۆشەویست، گەشتیاواڵەکانی ئەمڕۆتان پێشکەش کرا. کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەک.